خودی کاری که گله باشه و کاری که بجای خودم دست خوشی برگیری و شهرستانی و مازا خود کن و وی شوله باش خودی گشتی اور گله کنجدو که شخصی دیتن گله کارز گرد کن بو شوله بو گله زیه کن کار اونجا خودم دست خوشی لید كاريم هم عالم اگه خلاص كن ابد بن عابد بن ام ناهلم بخندقن ابروكا جمعي که خلاص كري يعني عيدي حتى نوكا تقريبا 20-21 نفر ميت خلاص كري در روجاي كام خلاص كري مدهيسيت خلاص كري هند روجاي كا هند روجا دنا هند روجا بابي قابي عالمك خوش تتصراوي بچيك نملابانن تخوزي مش داي بابي بچيكانا نهل عيالي بابي تصراوي نملابانن وبچيكن اغلبی آنها بالغن تینا تقاویدت ملاوانیا نظام بین آفد بن امش بیرین ام روزانه 24 ساعت ایمن بیرین پرۆژەکە لە 76 بێت پێک دێت 76 بێدی سینگڵ بێت یعنی بۆ تاک نەفەری و هەروەها بەشی تەواریشی تایە دە بێدمان هەیە دە ژوورمان هەیە بۆ بەشی تەواری بەشی ئیدارەی تایە بەشی پۆلیسی تایە قاعاتی نانخواردن و شوێنی دانیشتنی دکتۆر بۆی نەخۆش ببینن لە کاتی دەوامدا ساڵی ئەمەلیاتمان هەیە 4 ساڵی ئەمەلیاتمان هەیە ئەوە دەگەێنێت کە پرۆژەکە بەدەر لە بڵێن نەخۆشی کۆرۆنا بۆ حاڵەتی ئاسایی یا با بڵێن بۆ نەخۆشی کە بۆ بواری کەس بتوانێت بەکار بهێنرێ ئێمە کە سەرەتا دەستمان پێکرد بەڕاستی یعنی وەکو بڵێن کەرەسەکان کەرەستەیەکی وەکو سادە بوون بەڵام لە دوای لەسەر پێشنیاری مهندیسەکان و بازێک لە ئەو کەسانەی کە خۆبەخشن و ماڵیان بەخشی ویستمان یعنی بە کەرەستەی باشتر و کوالیتی باشتر بەکاربێنین بۆ ئەوەی ببێ بە خەستەخانەیەکی نمونە بە تایبەتی لە منتەقەی ئەمە کە خەستەخانەوەیان نییە. The situation is quite different as we used to be in the past, because we can only work 4 days a week instead of every day, and there are less people than in the past. Now we are looking forward that the situation will change, but with the sanitary situation now, I seriously doubt about it. But anyway, we are here to work, so let's hope we will have a nice life. I love coming here to find stuff for the house and clothes, and you can find good prices and good stuff and really different stuff. So it's like a lot of variety of stuff, and this is really nice. For me, this is the best flea market of Brussels. It's the biggest, I think so, and I'm happy that it's open now, that it continues to be in here also with the coronavirus.